بەڵێ ئەزان لە تۆری دووەم لەگەڵتان بەردەوام دەبین بێگومان بارانبارین و دابارین بە هەموو شێوەکانی چ بەفر باران تەرزا کاریگەری لەسەر ڕێژی ئاو هەیە لەسەر زەوی و لە ژێر زەویدا و ئەمش کاریگەری لەسەر بەروبوومی کشت و کاڵی لەسەر سەوزبوونی دار و درەختەکان و شاخەکان و سەرجەم دەشتەکان هەیە. ئایا گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە لەم تەوەرەدا بزانین لە هەرێمی کوردستان هەتا ئێستا ڕێژی بارانبارین چۆن بووە و خەڵک ترسیان لەوە هەبێت کە وشکە ساڵی ڕوو ئەدات لە زۆرێک لە ناوچەکان لەم ساڵدا ڕێژێکی باش لەوانەیە بارانباری بێت بەڵام بەچاو بە ساڵانی پێشووتر لەوانەیە کەمتر بێت و لە هەندێک لە ناوچەیش هەتاوەکو ئێستا ڕێژەیەکی دیاریکرا و ئەوەی کە پێویستە بۆ ئەوەی کە وەکو دەوترێت پەڵە بدات باران نەباریوە ئەمە چ کاریگەریەک لەسەر خاک دروست دەکات چ کاریگەریەک لەسەر ئاوی ژێرزەوی و سەرزەوی دروست ئەکات و لێکەوتەکانی چین گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە با میوانداری دکتۆر پێشەوە محمود پسپۆڕی سەرچاو ئاویەکان کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر کاک دکتۆر. کاک دکتۆر بە سەرەتا پێناسەیەکی وشکە ساڵی بکەین بزانین وشکە ساڵی چییە و ڕێژەی باران و کەم ئاوی لە چنێک کەمتر بێت یاخود لە حەدەکەی چنێک بە پێی دەوترە وشکە ساڵی. پێم خۆشەوە دەست پێ بکەین کە نەتەوەیەگرتوەکان ساڵی 2015 چەند خاڵێکیان نووسیکە حەڤە خاڵەکەی پێڵێن ئەم حەڤە خاڵە بە کۆی ئەندامانی نەتەوەیەگرتوەکان کە 190 وڵاتن واژویان لەسەر کردووە هەر وڵاتێک بوێ پێشکەوێ بوێ گەشە بکە پێویستە ئەم حەڤە خاڵە جێبەجێکە لە وڵاتەکەیە خاڵی شەشەمیان ئاویان داناوە ینی وڵاتەکە پێویستە ئاوی خەیان و بەردەست بۆ هاوڵاتیانی دابین بکات بمافی عێراقی شێشە لە وڵاتیان کە واژووی کردووە ئەمایان بۆ دانا بۆچی ئاویان کرد بە خاڵی شەشەم لەو حەڤە خاڵە لەبەر ئەوەی بەپی دراستەکان بەتاتی ئەو دراسانی کە لە ڕۆژنامە زانستیەکان بڵاو بوو نیوەی دانیشتوانی سەرگۆی زەوی ئاوی خەیان و پاکیان دەست ناکەوێت ئەنی ئەوە ڕێژەی زۆرە عێراق بمافیهی لە ساڵ 42 دانیشتوانی خەڵکی عێراق ئاوی خەیان و پاکی دەست ناکەوێت بەتابەتی ئەوانن کە لە خواروی عێراق دانیشتون ئەگەر ئەمە ڕەت بکەین بە وشکە ساڵیەوە وشکە ساڵی دیاردەیەکی جیهانیە دیاردەیەک نییە تەنها لە عێراق ڕووبدا یەک لەسەر چواری دانیشتوانی جیهان ئێستا بە کێشەی کەمبارانی وشکە ساڵی ئەناڵێن کە ئەکاتە کۆی 27 وڵات لە سەر ڕووی زەویە ئەگەر سێم 27 وڵاتە دەیان حسێ بکەین عێراق پێنجەم وڵاتە تەمەن پێنجەم وڵاتە لە دوای سوودان و سۆماڵ و ئەریتریا و یەمەن پێنجەم عێراق دێت عێراق بەدەست وشکە ساڵی و ئەناڵێنێ وشکە ساڵی چییە؟ ئەگەر بێ ئەو ڕێژە بارانەی پێشووتر ئەباری ینی بە ڕێژەیەک ئێستا بەرەو کەمبوون بڕوە تەمان بۆ کاتێکی دیاریکراوە نەک بۆ ساڵی 2 ساڵ ئەگە ئەمە بەردەوام بێەوە پێڵێن وشکە ساڵی وشکە ساڵی پێناسەکەی ئەمەیە قیاس چی هەیە بۆ ئێمە بزانین وشکە ساڵی ڕووی داوە تەمان دراسات زۆر هەیە داتا زۆر هەیە هیچ لەو دراسانی کێکرێ SPI پێڵێن یان مۆدیڵەکە ئاسانەیانی یەی داتای بارانبارین 10 ساڵ یا 50 ساڵ یاگەر هەر بێ 100 ساڵ لە یەکەیتەوە بزانی چۆندا ئابازی ئەم ڕێژەی بارانبارین ساڵی 2020 لە زانکۆی بەسڕ ئەم دراسەیان کردووە لە زانکۆی دووهۆکی ساڵی 2018 کردویان ئەم دێکۆڵینەوە زانستیە بۆ SPI عێراق تەمان SPI قیاسەکەی لە چەند لە بینی 2 بۆ ناقسان 2 دەرەجێ ئەگەر هاتوو 2 تا 0 بێ ئاسایی بوو بە ناقست تۆ بەرەو کێشە دەست پێەکە زانکۆی بەسڕ 2020 ئەو لێکۆڵینەی کە بڵاویان کردەوە بۆیان دەرکەوت کە ئەو شارانەیە کە خواروی عێراق دادی بەسڕە موسەنا کووت نەجەف زیقار ئەمانە گەشتنەوەتە ناقسان 2 ینی لە وشکە ساڵی مەترسیداران بەڵام ئەو دراسی کە زانکۆی دووهۆ کردوی ساڵی 2018 بۆ ناوچەی هەرێمی کوردستان خۆشبەختانە ئێمە نزیکی 0.5 بۆ 0 هەندێک شوێنمان بەتادی دەشتی هەولێرەکاتان ناقسان 1 ئەو منتیقامان تۆزێ مەترسی هەیە بۆ وشکە ساڵی زۆر باشە دکتۆر بینە سەر دابارین جەنابەت ئەزانیت کە لە بەشە لە وڵاتانی ئەوروپی و یان ئەوەی لەسەر هێڵی کەمەرەین ورز نییە بۆ بارانبارین یعنی شەو ڕۆژیان هەفتەی چەند جارێک بارانەبارێ بەڵام لە وڵاتێکی وەکو ئێمە لە عێراقیا لە هەرێمی کوردستان ورزی دابارینمان هەیە ورزی دابارین لە لای ئێمە لە ڕۆژزانستیەکەیەوە لە کێوە دەست پێەکە لە کێ کۆتایی دێت طبعا عێراق لەگەڵ ئەوەی کێسە وتمان پێنجەم وڵاتە لە مەترسیەکانی وشکە ساڵی بە هەمان شێوە ناو مەترسی گۆڕانی کەشوهاوهاژی گۆڕانی کەشوها چیمان پێەکە ئەکە وامان لێەکە کە هاوینێکی جێشتر و گەرمترمان هەبێ جستانی کورت و سەختترمان هەبێ
یەکێ لە داتاکان کە بەردەسە بۆ هەموو ینی توێژەرێک داتای ستلایتێکە پێڵان گرێس ستلایتێکە لەسەر ڕووی ناسا دایناوە لەگەڵ دەستگای فەزای ئەڵمانیا بەردەوام قراعاتی گۆڕانی ئاو لەسەر ڕووی زەویەکە پێڵان تەرستریال وەتەر ستۆرج تەمانە بۆ هەموو توێژەیە بەردەسە توانین داونلۆدی کەیت و سەی دراسەکانکەی داتاکانی گرێس وامان پێڵێ کە عێراق مانگی ئەمە تەمان دراسەکەیشی هەر ناسا خۆیان بڵاو کردو عێراق لە مانگی 11 بارانی لە ساحەبە بەرەو کەمبوو نەڕوە کەواتە ئێمە هاینمان درێژتر بووە هەروەها زانکۆی سلێمانی ساڵی 2010 دراسەیەکیان کردووە کە ئەو برادی لە شاری سلێمانیە ئێمە لە شاری سلێمانی پێش ساڵی 2000 ئەو ڕۆژانەی کە پلەی گەرمیمان لە 40 زیاتر بووە زۆر کەم بۆ دەگمەن بوو هەر لە دوای 2002 ئەو ڕۆژانی کە پلەی گەرمیمان لە 40 بەرەوسەر ڕاست زۆر زیاتی کردووە تەنانەت ئێستا گەشتو مانگی دا ینی مانگی 9 پلەی گەرمی بەرزمانەیە ئەبینی لە ساڵ ینی باران مامای لێ دێ لە ماوەی کورتەوە بارانی لە هەفتەیەکە ئەباری و بە هێواشی ڕێگەیەدا داچۆڕێ بۆ ژێرزەوی و خەزانی ئاوی ژێرزەوی دووبارە پاراو کاتەوە ئێستا بە سەعاتێ بە 2 ساعتێ بە ڕۆژێ بارێ واکە لافاومان زیاتەکە بەمان شێوە دراسیە کراوە لەسەرەوە زانکۆی بەغا 2020 ئەو دراسەیان کردووە کە ئێمە لە ساڵ 22 ڕێژەی لافاومان لە 25 ساڵی ئایندا زیادەکە کابێت دکتۆر ئێستا ئەوەی جاران ئەوترا بۆ نمونە ئەگەر سەرەتای مانگینۆ یان ناوەڕاستی مانگینۆ بە وەرزی دابارینی باران دەست پێ بکردایە ئەوی کە وازم لە مانگی 5 پێوتە بەختە بارانەیتر ببارێ بەختە و نەبارێ ئەوە نابارێ ینی ئەوە تێک چووە ئەو ماوەیە خۆی گۆڕین کەشوهەواکە تێکچوون بۆ دروستەکە لە کەشوها غێر متەوەقعەکەی لە سعودێ بەفرە بارێ بەس لێرە نابارێ شتەکانەوە تێکچوون ڕوویداوە لە کەشوهەوا ئەم ساڵگەداربی لێرەش بە بەفر دەسی پێکرد بەڵێ کێشەکە ئەوەیە تۆ نازانی تەوەقعی بۆ ناکەی کە تەوەقعت بۆ نەکرد ئەمە مشکلەکانی کێشەی گۆڕانی کەشوهەوە عێراقیش تیاجیت باشە دکتۆر لێکەوتی خراپی ئەم گۆڕانی کەشوهەوایە خودکەمی باران و کەمی کەم ئاوی لێکەوتە خراپەکانی چین زۆر باش تەمان لێکەوتە خراپەکانی یەکەم وات لێیەکە ڕێژەی ئاوت کەمەکە ڕێژەی باران باین کەمەکە ئۆکەی لەگەڵیشە ڕێژەی سەرچاوەکەوت کەمەکانی سەرەتا چیەکە چەمەکان وشکەکە کانیەکان وشکەکە لەگەڵ وشکبوونی کانیەکاندا خزنی ئاوت کەمەکە بەپێ هەر دراسەیە کە کراوە زانکۆی تکساس کردویانە لەسەر عێراق ساڵانە 3 سانتیم ئاوی ژێرزەوی داهابەزێ کاکاتە معدل تقریبا 20 کیلومتر سێجا ئاوت کەمەکە لە عێراق بم باشێکی زۆر ئێمە لە خواروی عێراقە چون ئێمە لە هەرێمی کوردستان تۆزی ئەو کێشەمان کەمترە بەراورد بەڵام کێشەکە لێکەوتە مەترسیەکانی لە چیایە لێکەوتە مەترسیەکانی لەوەیە تۆ سەلەی خۆراکت بەشێکی زۆری لە منتقەی مووسڵایە مووسڵ وڵاتانە کە کێشەی تایە عێراق لە ساڵی 1970 12.5 لە سەدی خاکی ئەکرا بە کشتوکاڵ لە 2010 دابەزیوە بۆ 8 لە سەدی خاکی عێراق ئەکرا بە کشتوکاڵ یعنی 4.5 لە سەدی خاکی عێراقت بۆ بە سەحرایە ناتوانین کشتوکاڵی تیا بکەی بۆ 1/2 زەوی بگەڕێنیتەوە سەر ئەوەی کشتوکاڵی تیا بکەی پێویستە بە $5,000 یعنی پارەی خەیاڵێکە تۆ هەم ئابووریت هەم سەلەی خۆراکت زایف بووە لەگەڵ ئەوەیشا کێشەی کەت هەیە کێشەی کۆمەڵاتیە کەسێک لە خەڵکی بەسڕێ خەڵکی واستە لە خواروی عێراقە کشتوکاڵی نەماوە ئاژەڵداری ناتوانێت بکات خۆراکی نەما مەجبورە چیەکە ئەرزەکەی فرۆشی ئاژەڵەکەی فرۆشە کۆچەکە ڕێکخراوی IOM کە ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتیە بە پێی ئیحسای ئەوان ساڵی 23,500 خێزان خواروی عێراقیان جێشتووە هاتوون بۆ باکووری عێراق تهدیدی نەکردەوە بەس بە تەسەووری من هاتوون بۆ هەرێمی کوردستان هەم بە پێی ئیحسای ئەوان لە ساڵی 2024 گەشتووە 37,000 کەس خێزان عفو 37,000 خێزان خواروی عێراقیان جێشتووە هاتوون بۆ باکووری عێراق ئەمان بە باکووری عێراق باسیەکە ناوەن هەرێمی کوردستان بەڵام بە تەوەقع من دێن بە هەرێمی کوردستان چکە ئێمە ڕێژەی ئەومان زیاتر و کشتوڵیشمان زیاترە بۆ لای ئەوان خەونە بێن بۆ هەرێمی کوردستان ئەمە کێشەی دیمۆگرافیمان بۆ دروستەکە ئەوان زیاتر نەوەیان زیاترە مناڵیان زیاترە گەشیان خێراترە کە خۆراک و ژیانیان نەمێنێ دێن هەر تۆ پەشێکی لە عێراق مەجبوری یای ناتوانین دەریکەی لێرەدان شێو دیمۆگرافی دەگۆڕێ بۆی کێشەی سیاسی بۆ دروستکار مستەقبەلین باش دکتۆر ئەگەر بینە سەر ڕێژەی دابارین ینی بۆ نمونە ئەوەندی من ینی خوێندومەتەوە و زانیاریم هەبێت لەسەری باس لەوە کرێ هەرێمی کوردستان ئەکرێ بە 3 زۆنەوە ینی بۆ نمونە ناوچەی گەرمیان
و پێدەشتەکان و واڵێن ئەگێتە سەرەوە بەلای قەرداخ و سلێمانی و ئەمانە و ناوچە کوێستانەکان ئەمانە هەر یەکێکیان ڕێژێکی بارانبارینی بۆ داگیرا بۆ نەگەر لە ناوچەی گەرمیان لە 200 کەمتر نەبێ لە پێدەشتەکان لە 400 کەمتر نەبێ و لەوکانی تریش ئایا ئەم ڕێژی دابارینە ئەم بڕا مەرجە پێکەوە ببارێ ئایا لە سەرەتای وەرز ببارێ لە ناوەڕاستی وەرز ببارێ لە بەهار بارێ گرنگەوەی لە وەرزی دابارینەکەی ببارێ یان بەش ببارێ هەم بۆ ئاوی سەرزەوی هەم بۆ ژێرزەوی هەم بۆ کشتتوکڵ سوودی لێبینین تەمان ئەو بارانی کە تۆ وەکو سەرچاوی ئەو سوودی لێبینی ئەوە بارانی کە بە هێواشیە بارێ تەمان وەرزی بارانبارین ئێمە مانگی دەبووە ئێستا چۆتە 11 تقریبا یعنی تەخیر بۆ بارانمان بەڵام ضرورە لە وەرزی خۆیان بارێکە تۆ وەرزی تۆیە بەعام لە مانگی 10 و 11 ئەوەیشە کە تۆ تەمان لە قیاساتی سەرچاوی ئاوا تۆ کاتی کە پەڵەن دیوریشن کاتی بارانبارینێکێ لە کاتە گرنگەکانە تۆ لە چی کاتێکە ئابارێ و چەنی پێچێ تا خێرایی بارانبارینەکەت زیادکە مەترسی لافاوت هەبێ مەترسی داخورانی زەویت بۆ دروستە بێ وەکووتمان لە ساڵ 22 لە 25 ساڵی ئایندا لە ساڵ 22مان زیادەکە ئەمە پێوان ڕەنۆفمان زیادەکە کە ڕێژەی لافاومان زیادەکە تەمان تۆ بێ حساباتی بۆ بکەی کە هاتوو شار فراوانەکەی شار دروستەکەی ئەمانە بێ حساب بۆ لافاو بکەی ئێستایشی لە کێشەکانمان هەمانە ئەوەی تادی لە شاری هەولێرە ئەوەیە کە شار فراوان بۆ حسابیان بۆ ئەمە نەکردو مەترسیە نەکردووە بەشێکی ڕێڕەوەی ئاوەکان ئێستا حالێن ئەمە یاسایەکمان هەیە پاراستنی ڕێڕەوەی ئاوەکانە بەشێکی زۆر ئەو یاسا تەمان 2020 دەرچووە پێش حسابیان بۆ ڕێڕەوەی ئاوی نەکردووە مەسەن بۆ نمونە چ منتقی گەرمیان چ منتقی هەولێر ڕێڕەوەیشی ئابینی وشکە بەڵام کە زستان دێ بارانێکی زۆر بەخوڕی لێبارێ وتمان لە ساڵ 22 ڕێژەی زیادی کردووە لافاوێکی زۆر بۆ دروستە بێ ئێستا ڕێڕەوەیەکانت ڕێگە نادا و ئاو بڕەوە بۆی لافاوت بۆ دروستەکە بەناڵم لە هەم لە ئابووری تا پێویستە حساب بۆ بکەین لەمە دواتۆ لە ساڵ 22 ڕێژەی لافاوت بەرەو زیادبوون هەڕوە بۆیە بێ ڕێڕەوەیەکان بپارێزی بلانی کەمەوە بێ 100 متر لی دوورکەویتەوە ئەگەر توانی مەجای زیادر دوورکەویتەوە باشترە تا دەگەر ڕێڕەوە ئاوەکانت وشکیش بێت باشە دکتۆر با بێنە سەر ئەوەی کە باسی عێراقمان کرد و باسی جیهانمان کرد با بێنە سەر هەرێمی کوردستان ئایا ڕوشی ئاوی ژێرزەوی و خاکی هەرێمی کوردستان لە ئێستادا چۆنەوە ئەو بارانەی کە لە ئەم ساڵدا باریوە دەکرێت بڵێن کە وشکە ساڵی بەدوایە نایەت طبعا وەکو ئەو داتانەی کە لە سیەکانەوە تۆمار کراوە لە سلێمانی و لە هەرێمی کوردستان عێراق لە سیەکانەوە ڕێژەی بارانی تۆمار کردووە تا ئێستا ئێمە سەلامەتین ئەنی هەرێمی کوردستان سەلامەتە بەڵام ئەوە نییە تا ئێستا باسەکەین ئەی 50 ساڵی ئایندا یا 25 ساڵی ئایندا چیمان لێ دێ بەتەوەقوعات عێراق لە 55 ملیم تەماوە دەراسەیەکی کێ لە زانکۆی مووسڵ کراوە عێراق لە 1970 تا ئێستا ساڵانە 55 یعنی بەگشتی بە معدل تێکڕا ئەگە هەفتاوە حسێب بگەین بۆ 2020 55 ملیم باران کەمی کردووە لە عێراق بەڵام هەرێمی کوردستان ڕێژەکەی زۆر زۆر کەمترە ئەوەی باسماوتمان سلایتێکە ناوی گرێسە گرێس حسێبی 3 ملیمەکە لە هەرێمی کوردستان بەعامیانی لە باکووری عێراقەوە حسێبەکەن چونکە بلۆکی ئینەکانی ئەو قیاسانی کە گرێسێکە گەورەن تۆزێ هەولێر و سلێمانی بە قیاسێبەکە کەرکووک و مووسڵ بە قیاسێبەکە 3 ملیم بارانمان کەمی کردووە ڕێژەی کەمە ئەوەی تەوەقع ئەکرێت تۆزێ لە ساعە تقریبا عێراق لە ساعەدە هەرێمی کوردستان لەوەسی لە ساعە 1 بۆ 25 بۆ 50 ساڵی ئایندا کەم بارانمان کەمکە بەڵام ناڵم کێشەکە بەرکەوتەکانی ئەوێتەوە کۆشت بۆ دروستە بێ بۆیە بێ حەلی بۆ بدۆزیتەوە تەمان ئەگەر باسی حەلەکانی کە نیمە بێزگە مەسەن کێشەی وشکە ساڵی و کەم بارانی کێشەی کەمان زۆر زۆر هەیە بەپێی قیاسی نەتەوەیان بەپێی نەتەوەگرتوەکان ئێمە ئاوی سەرزەویمان لە سانەوەی پیسە ئەنی تا ئێستا عێراقی گەلە وڵاتانیە ئاوی زێرەبەکانی تێکەڵ بە سەرچاوەکان نکاتەوە تا ئێستا ئاوی زێرە بەکار نایێتەوە ینی وڵاتێکی وەکو سعودی تا ئێستا هیچ ئاوێکی زێرابی فرە نایە هەمووی بەکارهێنێتەوە ئیکا بە کشت و کاڵ قەتەر و ئیمارات و عەمان و وڵاتەکانی دراوسێمان ئەمەیەکی لە کێشەکانە کە ئێمە ئاومان پیس ئەخەین خۆمان بووین بە هۆکاری پیسبوونی سەرچاوە ئاوەکانمان لەگەڵ یا وڵاتە دراوسەکانمان کە دراوسی باش نین ئێران و تورکیا بۆ نمونە ئێمە لەگەڵ ئێرانە 42 سەرچاوی ئاومان هەیە مشتەرەکی 11 لە شاری سلێمانیە ئێران لەسەر هەر 42 سەرچاوەکانمان بەنداوی دروست کردووە بۆ نەوەستاوە ینی بەنداوەکە دروستکە و ئاوەکە بگرێ کە پڕ بوو دوای ڕێگا بابێت بەڵکو ڕێڕەوەکەشی گۆڕیوە بە هەمان شێوە وڵاتی دراوسی کەمان کە تورکیایە وڵاتی شەڕی ئاوت لەگەڵاکە بەنداوی گەورەگەورەی لەسەر دروست کردووە ئاوی فوراتمان لە ساعە 60 بۆ لە ساعە 80 کەمی کردووە تەوەقع کرێ بگاتە لە ساعە 90 لە 25 ساڵی ئایندا هاتەوە لەسەر دژلەیش بە هەمان شێوە دژلە ساعە 30 بۆ لە ساعە 40 ئاوی دژلەیش کەمی کردووە و ڕێژەیەدا لە ساعە 50 لە هەندێ وەرزە
بۆیە تۆ ینی بێزگەوەی خۆت کێشەی کەشوهەوات هەیە کێشەی دابارین کەمی کردووە سەرچاوی ئاوی سەر زەویشت بەرەو کەمبوونە ڕۆ نامێنێت و خۆشتت خۆی ڕەحم بە خۆت ناکەی یەی سەرچاو ئاوەکانی خۆشت پیسەکەی ئەمە گرفتەکان لەگەڵەوەیشە عێراق یەکێ تاکی عێراقی 250 بۆ 300 لتر ئاو سەرفەکە لە ڕۆژێکە زۆر زۆرە ئەمە ڕێژێکە لە سەروی ستاندەری هەموو جیهانەوەی ینی تەنانەت لە سەروی ئەوە تەمانەوەم ڕۆژێ بۆ کۆمەڵە برادر باسەکرد یەکێوتیەوە کاکە ئێمە دەست نوێژەکەی نوێژەکەین وتمە پەیوەندی بە نوێژە نییە بۆ نن وڵاتی ئوردن نوێژەکەن مسلمانیشن 50 بۆ 100 لتر سەرفەکەن لە ڕۆژێکە تاچی ئوردنی سعودی 200 لتر سەرفەکە ئێرانی 150 سەرفەکە ینی مەبەسم عێراق هەر ئیسرافەکە لە ئاوە ئەمە پەیوەندی بەچی ئەگەر بوێری جوابم بێتەوە هەست ناکەی زیاتر ئەو ئیسرافی کاکرێژ ژنەیکە هەم بە ماڵشتن هەم بە پەنجەرشتن بە بەردرگاشتن بە حوششتن ینی بەڕاستی ئەوە زۆر خۆی سەرف بەشێکی زۆری لە سا 85 ئەوەی دراسات باسیەکەن سەرفیا و پێویستی بە وایەوە بە تێگەشتنەوە هەیە ینی شتنی سەرجادە و شتنی بەردەرگا و شتنی فەرش و ئەنی ناو ماڵ و پیاوانی شتی سیارە و ئەمانە هەمووی ڕۆڵی باس کرد دکتۆر با بینیسە دابارین جگەل لە چارەسەریەکان ئێمە هەر باز لە بارانەکەین هەر بەڕاست دکتۆر ئێوە وەکو شارەزاییتان بوارەیە گرنگترین دابارینەکان کامانن بارانە یان بەفریا تەرزەیە یا هەر یەکێک لەمانە سوودیان چییە؟ گرنگترین دابارینەکان بارانە بەڵێ بەڵام بەفریش ڕۆڵی زۆری هەیە بەفر گرنگی بەفر لەوایە تامان لە شاخەکانە بارێ بەعام ئێمە شاخەکانمان پیان وتێ خەزانی ئاو چۆن بڵێن سلێمانی لەسەر شێرکوش خەزانێکی ئاو هەیە کۆ بێتەوە تەوزیعەکە بەسەر شارە بە هەمان شێوە شاخەکان و بەفر ڕۆڵی ئەمە بینی ینی بەفرە بارێ لەسەر شاخی قەندیل و لەسەر شاخە بەرزەکانمان ئەبێ بە بەفر کۆ بێتەوە بێ بە خەزانێکی ئاو هاوینان کە خۆر لێدا داچۆڕێ وێتە ناو ڕووبارەکانمانەوە لەگەڵیشە شاخەکانمان ئێمە ئاوتکرۆپە پێڵێن لە جیۆلۆژیان پێڵێن ئاوتکرۆپ ینی ئەو بەردی کراوە هەمووی درز و کەلێنە هێوا شێوە بەفرەکە توێت و داچۆڕێ بۆ ژێرزەوی هەم خەزانی ئاوی ژێرزەویت پاراوەکە ئەمە ئێمە هەوڵێن شاخەکانمان پارێزین لوتکەی ئەزمە ڕووسی گوێژە پارێزین چوە شوێنی داچۆڕینی ئاوە بۆ کانی سەرسنار و کانی تابین و کانی بێسانسور و کانی سەرای سواناغا هەروە شوێنی داچۆڕینی ئاوە بۆ یەکێک لە باشترین خەزانەکانی ئاوی ژێرزەوی کە خەزانی یا بڵێن کۆگای ئاوی ژێرزەوی کۆمیتانە کە شیرینترین ئاو لە عێراقا لەو خەزانەیە کە لە شاری سلێمانیە جا باشە یەک تۆز باسی ترزەشمان بۆ بکە چونکە زۆر جار بە تایبەت برا جوتیارەکانمان لەگەڵ ترزە بینیان نیە ئایا بەڕاست دابارینی ترزە سوودی هەیە هیچ ئەوکو ئەو سوودی هەیە بەتەچین هاوشێوەی بەفرە بەڵام مەترسەکەی لەوایە کە ترزە ببارێ خەلە و خەرمانە خایات زەیدی پێگەنی ئەوەیە کە جوتیارەکانی مەترسیان یا ئەو دار و درەختانی لە کاتی بارە گوڵی کردووە کە تەوەش تەوقی دەگەی زۆر دەوری هەیە ئەوە زیاتر جوتیارەکان لەوە ترسن ئەگەنا وەکو سەرچاوی ئاو بەتەکی دەکە بارێ بێ بە ئاو شەر وەکو بۆچێتە ژێر زەویەوە باشە دکتۆر ئەگەر ڕێژە دیابێت لابێت یاخود ئامارت لابێت ئەم ساڵ لە ناوچەکانی هەرێمی کوردستان لە چ ناوچەیەک زیاتر ڕێژی بارانبارین هەبووە و ئایا ئەم ڕێژەی کە لە ئێستادا باریوە چون کاریگەری لەسەر وەرزی هاوین و وەرزی بەهار دروستەکات طبعا سلێمانی باشانی لە پار باشتر باریوە کەلار و کفریمان باش باریوە زیاتر لە پارباریوە ناوچێک ئەو مانتیقانە باشە ئەوەی کێشەی ڕانیە قەڵاتزیە و ئەو مانتیقانە کەم باریوە و دەشتی هەولێرمان کەم باریوە بارانتیایە بەچێتەوە بۆ دەشتی مووسڵ ئەو شوێنانەمان کێشەیە بەڵام هێشتا سەرەتایە ئەمە زیاتر بارانمان لە مانگ 1 و 2 زۆرە بارێ بەگشتی ئینشەڵڵا خوا ڕەحەمکانی بارانی باشە بارێ لەم دوو وەرزە باش ئەو کاتی ماوەمانەبە بۆ چارەسەریەکان دابین دکتۆر ینی ئێمە کە بزانین خەڵکانی پسپۆڕی وەکو جەنابتان ئاگاداری ئەم داتا و ئامارانن کە ساڵ بە ساڵ 10 ساڵی تر 15 ساڵتر چی ڕوئەدا دەبێت لایەنی پەیوەندیدار چی بکات بۆی کە ئەم ڕێگریانی کە هەیە یان ئەم مەترسیانی کە هەیە و ئەم گۆڕانی کەشوهەوایە کە دروست بووە هیچ نەبێت لێکەوتەکانی لەسەر خاک لەسەر ئاوی سەرزەوی ژێرزەوی کەم کاتەوە بۆ نمونە ئەبێت چی بکرێت طبعا کێشەی وشکە ساڵی و کەمی باران و گۆڕانی کەشوەوە هاوشێوەی نەخۆشی شەکرەیە کە تووشی بیت لە کۆڵ نابێتەوە یان قورس هەستەم ینی تۆ شتەی سروشتیە بۆیە بێ خۆتی لەگەڵا بگونجێنی وتمان وەکو شەکرە تۆ پێتەڵەن مەسەن برنج مەخۆ نان مەخۆ بێ خۆتی لەگەڵا بگونجێنی بژی لەگەڵیا بە هەمان شێوەمیش ئاوا بێ پێڵەن ئەدەپتەیشن ینی خۆتی لەگەڵا بگونجێنی لەگەڵەما خۆونجانەکەی عێراق چییە یەکی لە شتەکانی عێراق ئەوەیە وڵات وتمان وڵاتانی دراوسەی
حسەی ئاوی نادەنێ ئەو ڕێژەی ئاوی کێتە ناو خاکیەوە نایێنێ نەتەوەیەکگرتوەکان لەما زۆر هاوکاری عێراقن لە 97 نەتەوەیەکگرتوەکان بەردەوام بە عێراقاوێن وەرن ڕێکەوتنامەیەک هەیە پێوان ترانسباوەندەری وەتەکەرس ینی ئەو ئاوانەی کە سنوور بڕن یا ئاوانی هاوبەشن لەگەڵ مشتەکە لەگەڵ وڵاتانە چکەم ئاوا خۆی سروشت پێش ئەم سنوورە جوگرافیا نەبووە کە وڵاتێک ناوی عێراق و ناوی وڵاتانی کەیە نەبووە ئەو سنووری خۆی بڕیەوە ڕۆشتۆ بە سروشتی خۆی ئێستا وڵاتان بە پێی سیاسەتی خۆیان ئەمە دژی یەکتری بەکارهێنن بۆیان تەوەیەکگرتوەکان لە ساڵی 2006 دەستیان کرد بە نووسینەوەی یاسایە یا ڕێنماییەک کە ئەمە ڕێکخەنەوە پێویستی بە واژووی 5 وڵاتە بوو عێراق نەچوو ناو ڕێکەوتنەوە تا کۆتا لە 2014 ڤێتنام 35مین وڵاتی تەواو کرد چۆن ناو ڕێکەوتنامەوە عێراق 2018 چۆن ناو ڕێکەوتنامەوە عێراق ئێستا ناو ڕێکەوتنامەیە یەک نەتەوەیەکگرتوەکان تەمان ئەم ڕێکەوتنامە چۆتە ناو یاسای نێودەوڵەتیەوە بۆیە نەتەوەیەکگرتوەکان تۆن هاوکارمان بن لەوەی ئێمە حسەی ئاوی خۆمان لە وڵاتان وەرگین تەنها ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی چکە عێراق بێژگە ئاوی سەرزەوی 8 کۆگای گەورەی ئاوی ژێرزەوی لە وڵاتانی چواردەورا هەیە لەگەڵ ئێران لەگەڵ سعودیا لەگەڵ کوێیت لەگەڵ ئوردون لەگەڵ تورکیا و سووریاش ئەم خەزانە بۆنمونە سعودیا لە خواروی عێراق خەزانێکی گەورەی ئاوی ژێرزەوی هەیە سعودیا ڕێژێکی زۆر ئاوی لە دەرەهێنێ عێراق سوودی لێ نابینێت بۆیە تۆ ڕێکەوتنی ئاوی لەگەڵا بکەین بۆنمونە ئێستا لە بینی کەنەدا و ئەمریکا خەزانێکی گەورەی ئاو هەیە ڕێکەوتنیان کردەوە بە پێی حسە لێ دەرەهێنن لە ئاوی ژێرزەوی عێراق لە بێ ئاوی سەرزەوی ژێرزەوی لە ڕێی نەتەوەیەکگرتوەکان و حسەی خۆی وەرگێ بینە سەر هەرێمی کوردستان کات نەماوە باش لە هەرێمی کوردستان ئاوە ئەم بارانە جوانەی ئەبارێ بە فێڕۆ نەڕوا بڕاستی باش ئێمە هەرێمی کوردستان تەمان وتمان زۆر کێشەمان نییە بەڵام کێشەمان بۆ دروستە بێت ئەوەی هەیە ئەکرێ ئێمە لە سابیسی گوندەکانمان تووشی وشکە ساڵی بن لە 25 ساڵی ئایندا کە ڕێژەی زۆرە بۆ ئەمە حەل چیە حەل دروستکردنی پۆندە هەرێمی کوردستان ئێستا دەست لە بەڕێوەبردارێکی سەرچاوەکانی ئەو پلانی دروستکردنی پۆندی چکە پۆند وەکو بەنداوی گەورە نییە کێشە ژینگەیەکان کەمتە چکە بەنداو بێجگەوە سوودی هەیە کێشە ژینگەی بۆ دروستەکە ئیکۆسیستەمی منتیقەیەت بۆ گۆڕێ ئاو لە پشتەوە کۆکاتە بەڵام بەشی خوارەوە بێ ئاوە بێت بەڵام پۆند ئەم کێشەت کەمتر بۆ دروستەکە بۆیە پلان ئێمە پۆند دروستکەین ئێمە بێ لە 50 ساڵی ئایندا ئێمە 500 پۆند لە هەرێمی کوردستان دروستکەین جگەل لە بەنداویشکەویش ئەگە بەنداوی دروستکەین بڵێ بەڵام پۆندێک چیت بۆەکە مەسەن پۆندێک لە گوندێکا دروستەکەی کێشت بۆ نایڵ کەم ئایل بۆ من ئێمە لە شاری کفری بەنداوی بچکۆ دروستکە هاوشێوی پۆندە شاری کفری ڕزگار کرد لە بێ ئاوی منتیقەی گەرمیان دەشتی مەسەلەن زینانە ئەوانە منتیقەیەکی وشکە ئێستا پۆند و بەندایان بۆ دروستکرۆ منتیقەی قەرەداغ منتیقەی وشک بۆ ئێستا پۆند و بەندایی بۆ دروستکەن بۆتە شوێنێکی زۆر ئاوادان 57 پۆند و بەنداو دروستکراوە لە هەرێمی کوردستانە ئەبێ زیاتر بکرێن ناڵەمە بێ لە 50 ساڵی ئایندا ئێمە هەڵبین 500 دانە لەمە دروستکەین بۆی کێشەی کەم ئاویمان لە مستەقبەلا کەم بێتە کات دەرفەتی نایە زیاتر ماوە زۆر سپاس خۆشحاڵم دکتۆر پێشاو محمود پسپۆری سەرچاو ئاویەکان سپاس دەکەم زۆر سپاس